چی لێ بکەین دەسەڵاتێنە و لافایە زۆر بوو دوانزە قاع بوو دوانزەکە هەشت دەیانی برد ئێستا دوانی ماوە پێوە دوانەکەش شەقوشی ڕۆژکاون لە شارۆچکەی تێناڵم لێرە جیاواز لەو زەرەر و زیانانەی کە لە ڕۆژانی ڕابردوو نیشانماندان ژمارەیەکی زۆر خانووی پلاستیکی بە تەواوەتی لە ناوچوون و لە ڕۆژی لافاوەکە ئاو بردوێتی من ئەمەوێ بچمە لای خاوەنی خانوە پلاستیکەکان کاک حادی سەرکەوت سڵاو لێبێت باسی ئەوم بۆ بکەی ئەو لافاوە چۆن ڕووی کردە ئێرە سەرەتا چۆن بوو ڕووداوەکە وڵابرا لافااو لە کانی شەیتان و ناوە تەرزەیە زۆر باری بوو لە پڕ هادێرە نەباری لە پڕاوتیان لافاو گەشتنی ئێرە من مەزایی نەدا پەڕێمەوە لە پردەکە لەو بەرەوە وەستا ئەوە سێرمەکە توانای ئەوەمان نەبوو کەس نیوێرا چی لێ بکەین دەسەڵاتێنە و لافایە زۆر بوو دوانزە قاع بوو دوانزەکە هەشت دەیانی برد ئێستا دوانی ماوە پێوە دوانەکەش شەقوشی ڕۆژکاون کەرکی ئەویان نییە چاچیانکەیتەوە خانۆکەی عشای ناو خانۆکەی هەر بردووە تەل و سیازەکەمانی بیرەکەیمانی پڕ کردێتەوە دەرمان و ماتۆڕ ڕۆح هەمووی بردووە هیچ شتێکی تیانەما هیچ بیتەکە خانوەکان چی تێدا بووە چی کشتتوکاڵەکە تیا کردووە خانۆکان تووری تیا بوو تورمان تیا کردبوو زیانەکانت بەچەنە خەملێنرێت بە خەملەی ئەگەر میخەمرێنی ئێستا ئاوا لەگە بیرەکە حسابکەی بە دەوری سێ دەفتەری زەرەر میخەد و زیان بە مێژووی ئەوەی کە ئێوە لێرە کوشتتوکاڵتان کردووە لافای وا گەورەتان بینیوە لەم ناوچەیە لە 1970 ئەگەر دووە لافاەتر بوو بەس ئەو ئەمە نەبوو وەک ئەمە نەبووە ئەمە لە کانی شێتان وتیان تەرزەیە زۆر باریوە لەوێ زۆر لە حەد زیاد کەتووا کردی بە لافا و هاوردی بە یەکجار ئێمە خۆمان لە دوورە سێرمانەکە نەمانتوانی نەمان وێرا هەر بین داخلی ناو بێتەکان بین نەتەتوانی چۆن قەرەبوو بکرێنەوە ئێوە وڵای بوو ئێمە مەمنونی حکومەتی هەرێمێتی ئەگە ئەم لا ئەو لە هەردوو لایەن کوردن ئێمە فەرقیان نییە بوو ئێمە ئەگەر یارمەتیماندەن مەمنونیانی قەرەبوومان بکەنەوە زەرەیە زۆرمان کردووە چەند ساڵە خەریکی نە تا پێکمان هێناوە ئێستا زەرەیە زۆرمان کردووە مەمنونی حکومەتی هەرێمین ئەم لا ئەو لا فەرقی نییە هەردوو لە هەر کووردە بوو ئێمە فەرقیان نییە